بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنامەی تەندروستی ئەم جارەمان باز لە یەکێک لە نەخۆشیەکانی مناڵانەکەین کە خۆی لە خۆیدا هێندە نەخۆشیێکی باونیە بەڵام لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی دەنگۆیەک کە لە ڕاستیدا لە دەنگۆش دەرچووە هەواڵێک کە بەتایبەت لە شاری هەڵەبجە کۆمەڵێک منداڵ دەستنیشان کراون بە توشبوونی ئەم نەخۆشیە و وەکو باز دەکرێت لە بڵاوبوونەوەدایە و نەخۆشیەکەش نەخۆشیێکی هێندە کوشندەیە کە زۆر زۆر جێگای نیگەرانی بێنە نەخۆشیێکی هێندە ئاسانیشە کە نەخۆش بتوانێت تەنها بە بینینێکی ئاسایی و بە چارەسەری ماڵەوە بەڕێ بکرێت. ئەم نەخۆشیش بریتە لە مێنینجایتس بە زمانی خەڵکی واتە هەوکردنی پەردەکانی مێشک. لەم بەرنامەیەدا بە میوانداری بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان باسێک لە نەخۆشیەکەکەین و هەروەها لە بارودۆخی و نەخۆشانە لە ئێستایا لە کوردستان. کاک دکتۆر بەخێربێی سوپاس بە ئامادەبوونت. سوپاس کاک دکتۆر. گەر لەوێەوە دەست پێ بکەین هەمومان بیستومانەکە ئێستا بەداخەوە نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک لە هەڵەبجەوە ژمارێکی زۆر نەخۆش دەستنیشان کراوە و هۆشداری دراوە بە هاوڵاتیان و دایکان و باوکان کە ئاگادار بنوە ئەوەی پێویستە خۆیانی لێ بپارێزن لەبەر ئەوەی ئەم نەخۆشیە ئەوەی ئەبینرێ لە تەشەنەکردنایە هەرچەندە وەکو هەموو بڵاوبوونەوەیەک لە سەرەتایە لەوانەیە زانیاری لەبارەیەوە کەم بێ لەوانەیە دڵنیان نەبین لە دەستنیشانکردن لەوانەیە دڵنیان نەبین لە هۆکاری ئەم بڵاوبوونەوە و تۆپەڵبوونی کەیسانە ئەم تەشەنەکردنی نەخۆشانە بەڵام بە پێویستمان زانی لەبارەی ئەم نەخۆشیەوە ڕوونکردنەوەیەک بە هاوڵاتیانی بەڕێز بێین. سەرەتا پێمان بڵێ ئەم نەخۆشیە چییە کە ئەڵێن مێنینجایتس ئەڵێن هەوکردنی پەردەکانی مێشک چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان سوپاسانەکەم هیوای سەلامەتی بۆ هەموو منداڵەکان و بۆ خەڵکی خوازم. ڕاستی خۆی مێشک بە سێ پەردە دەورە دراوە مێشک و دڕکەپەتکیش بە سێ پەردە دەورە دراوە. ئەم پەردانە هەوەکەن ئلتهابەکەن ئاوسێن لەنجامی توشبوونیان بە بەکتریاوە بەکتریا لە ڕێگەی خوێنەوە ئەچێ بۆ ئەم پەردانە تەبەن ئەمە هەوکردنی مێشکیشمان هەیە خۆی پێوتێ ئینسفەلایتس یان دەڵێن کفەلایتس یعنی بەڵێ هەوکردنی مێشک خۆی بەڵام هەوکردنی پەردەکانی مێشک باوترە زۆر زیاترە لە هەموو تەمەنێکا ڕوئەدات بەوش یعنی ئەم بەڵێ بە دڵنیایە نەخۆشی لە گەورەشدا هەیە بەڵێ بەتەکید بەڵێ ئەتر لە هەر تەمەنێکا کۆمەڵێ میکرۆب هەیە میکرۆبی تایبەت تقریبان بە گوێرەی تەمەنەکان میکرۆبەکان جیاکرێنەوە هەرێکی هۆکارێکی شێت تەبان بۆی بەس ئەوەی کە ئەم جارە ڕوویداوە یعنی بێوێنە بووە ینی تشتی واتاسە نەبووە ئێمە ینی بەردەوام ئێمە نەخۆشی هاوکردنی پەردەی مێشکمان هەیە بەڵام نەبووتە دیاردە یا نەبووتە هینێک کە باس بکرێ دایمە قاوشەکان هەموو قاوشەکانی مناڵان نەخۆشیە دوان دایمە بە بەردەوامی لێی بووە بەسەوا بەجارێ مەسەلەن لە شاری کۆڵەبجاڵان گەشتوتە 40 نەخۆش لە ماوەیەکی کەمدا لە ماوەیەکی کەمدا شایانی باسی ینی ماوەی هینی مەکتەبیش نییە یان ماوەی پشووە بەڵێ ئەمە ئەگەر ماوەی دەوام بواە ممکنە هینەکەشی زیاتر بواە بۆی زۆری تەلەبەکانەوە. زۆر باشە کاک دکتۆر کەواتە وەک ڕوونت کردەوە هەوکردنی پەردەکانی مێشک بریتە لە توشبوونی پەردەکانی مێشک بە میکرۆبێک بە ڤایرۆسێک بە بەکتریایەک بە هەرچێک و ئاوسان و دروستکردنی گرفت بۆ نەخۆشک. کاک دکتۆر ئەم نەخۆشیە لە سەرەتایە نیشانەکانی چییە بۆ ئەو منداڵانی کە تووشە بن؟ نیشانەکان بە گوێرەی تەمەن فەرقەکە تەبان لە مناڵی زۆر کۆرپا کە تووشە بن مناڵی زۆر کۆرپە ئەوانی با بڵێن مانگ و کەمتر و زیاترەوانی کە زۆر کۆرپن شیر ناخۆن لەوانەیە گەشکیان لێبێ لەوانێ زگچوور شانویان هەبێت تایان لێبێت هینیان هەبێت با بڵێن بێ حەواسە بن یا هەندێک جار ئرتەبڵ پێوتە ئرتەبڵ یعنی زۆر ناڕحەتە بن گریانە زۆرە بێ زۆر بێ ئارامە بن شیر ناخۆن مەسەلەن حەت زگچوور شانویان بۆی هەیە ببێ ئەلەم تەمەنە
لە تەمەنی گەورەترە کە فام بکەنەوە مناڵان طبعا ممکن ڕشانویان هەبێ وەکوتم زگچ ڕشانوە گەشتکەلیان بە لە گەورەتریشە سەرێشیان ئەبێ بە تشکی ڕووناکی ناڕحەتە بن بە ڕووناکی ناڕحەتە بن سەریان ئێشەکات ڕشانویان ئەبێت گیانیان ئێشەکە یان هەست بە ئازار و ئەو شتانەکەن بەتابەت لە سەرێشە ملیان ڕقە بێت تا ڕادەیەک بۆیە گەشتکەلیان بە بۆیە دیسانە ئەوان شانی بێ حواسی و ئەم شتانە ڕویان تێبکات. کەواتە کاک دکتۆر ئەوەی باست کرد نیشانەکان تایبەت نین بەڵکو کۆمەڵە نیشانەی گشتین کە ئەگونجێ ئەم نیشانانە نیشانەی هاوکردنی پەردەکانی مێشک بن و لەوانەشە هیچ پەیوەندێکی بۆ نەخۆشیەوە نەبێت. خۆت جەنابەت باشترە زانی بەشێکی زۆر لە نەخۆشیەکان نیشانی تایبەتیان نییە کە تایبەت بێ بەم نەخۆشیە. کەواتە ئێستا کە دایکان و باوکان گوێیان لە دکتۆر کەریمە باسی لەو نیشانانە کرد کە گونجێ لە مناڵا بیبینی و نیشانی هەوکردنی پەردەکانی مێشک بێ. ئەمە ڕوونکردنەوەیەک بێ بۆیان ئایام نیشانانە تایبەتن یاخودنا مەرجە هەر یەکێک لەوانە ئەو نەخۆشی هەبێ یا مەرجە ئەم نەخۆشیە هەموو نیشانەکانی تێدا بێ. طبعا خۆی ئێستا کە هینە با بڵێن وەک پەتا بڵاو بۆتەوە ئێستا تەمەنێ بە هەندوەری نیشانانە زیاتر بە هەندوەر بگیرێ. ئەینا لە حاڵەتی ئاساییە لەوزەتەنیش ڕشانەوە کام هەوکردنی لەوزەکانیش سەرێشەیەکە ڕشانەوە ئەکا مەسەلەن گیانێشەیەکات زۆرێک لە نەخۆشیەکان و شتانەکەن. بەس ئێستا کە ئەو بڵاو بۆتەوە ئەبێ و نیشانانە بە هەندوەر بگیرێ مەسەگە زیاتر مناڵی مەکتەب ئەو مناڵانەی کە فامەکەن و ئەگەر بینێ مناڵەکانە سەرێشەی هەیە بێ تااقەتە بێ حواسە تای هەیە مەسەلەن بە ڕۆشنایی بێ تااقەتە مەسەلەن میزاجی تەواو نییە یا با بڵێن وەکو دراوزی نێست با بڵێن هۆش وشتی تەواو نییە ئەمانە باشتر وایە مراجعە بکەن و شتەکە بە سەردانی پزیشکی مناڵان بکەن. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر. کاتێک ئەم نەخۆشانە بەو نیشانانەوە سەردانی ئێوەکەن ئەوەی کە گرنگە لای ئێوە چییە؟ ئێوە چۆن چ ڕێگایەکە گرنە بەر بۆی وردە بەرە و تەشخیصی کۆتایی یا بەرەو دەستنیشانکردنی نەخۆشیەکە بڕۆن یاخود با بڵێن ئەم نەخۆشیە دەستنیشانکردنی تەنها کلینیکیە بە پێی نیشانەکان بڕیارەیەن یاخود پێویستان بە پشکنینی تایبەت و بە وێنەگرتن و ڕێگای دیکە هەیە؟ نا طبعا پێویستی بە فەحسوشتی وا زۆرە بەتابەت وەکوتم لەم ئێستا لەم کاتە شتەکە لە زەهنی لە مێشکی هەموو دکتۆرێکە حازرە ممکنە لە حاڵەتی ترا مەسەلەن کەیساتمان لە دەست دەرچێ سەرنجمان بۆی نەچێ مەسەل لەبەر نیشانە تایبەت گشتەکان بەس ئێستا تەسەورەکەمیش دکتۆری مناڵان ئەو هینەی بەسەرا تێنەپەڕێ بێ لە نیشانەکان مەسەلەن ئەمە فەحسوشتمان هەیە لە هەمووشی گرنگتر تەبان فەحسی هینی ئاوی پشتە ئاوی پشتە ئاوی پشتا لێوەگرێ ئەو ئاوی پشتان لێرێ بۆ فەحز کۆمەڵ فەحسی تایە بۆ میکرۆبەکان حتا بۆ جۆری میکرۆبەکان زەر ئاکرێت سەیری پرۆتین و مەسەلەن شەکری ئەو ناو ئەو پێکاتەی ئەو ئاوە ئەکرێت ڕەنگی ئاوەکە مەسەن ڕەنگی ئاوی پشت ڤایرۆسی بێنەوەیەکە بەکتریا بێنەوەیەکە مەسەلەن شتی تر بێنەوەیەکە ئەمانە هەمووی یارمەتی دەرن بۆ ئێمە مختبەر ئەمانە بۆ ئێمە یەکلایەکە بێ لە فحوساتی تریش مەسەل فەحسی عامی خوێن مەسەلەن زەرعی خوێن مەسەلەن کۆمەڵی فەحسی تریش ئێمە ئەیکەین بەڵام کە گومانان بۆ فەحسی تایبەت بۆ هەوکردنی پەردەکانی مێشک فەحسی هینەکەیە هەندێک جار بە MRI بە ڕەنین هەندێک جار بەوانە مەسەلەن بەوش تەشخیص ئەدرێت بەڵام زیاتر بە پشت بە CSF بەسترێ خاصە لە مناڵان یعنی خۆزانی گرتنی ئەشعی مغناطیسی زەحمەتە بێ بەنجیان لێ بدرێ و هین بکرێن و لە هەمان کاتە وەرگرتنی قسەکردن لەگەڵ منداڵە هەندی جار زەحمەتە و باسکردنی نیشانەکان وە خۆی لە منداڵە زەحمەتە بەدڵنیایەوە جەنابەت کە ئێمە باسی پشکنینەکانمان کرد بەدڵنیایەوە دوای پشکنینی سەریری و فەحسی پزیشکەکان خۆی سێشتە خۆزانی و جەناب تزانی ڕەنگە نەخۆش خەڵکیش بزانێ ینی تۆ سێشت لە هینا یەکەم ئەو معلوماتانی کە لە نەخۆشیەکەی وەرەگری دوایی ئەو فەحسانی کە خۆتێکێ سەریری مەسەلەن ئێمە فەحسی مەسەڵەن مناڵەکە گەر زۆر کۆرپە بێ سەری مەڵاشوویەکەین مەسەلەن ئەوانەی کە مەڵاشویان هێشتا یەکی نەگرت بێ خواری ساڵۆنی و عادەتەن
ئەگەر گەورەتر بێ مەسەن فەحسی هینی ملی بۆ بکەین بزانین ملی وشک بووە ڕق نەبووە قاچ مەسەلەن فەحسێکی قاچێ ئەیکەین ئەمانەی بۆ بکەین لەگەڵەوە هەر ئەبێ فەحسی پشتەکەی بۆ بکەین فەحسی پشتەکەش خەڵکی کەمێک لی ئەترسێ ڕاستەکەی لای ئێمە یعنی بنەمایەکمان هەیە ئەڵێ 500 حاڵت ئەو لە پشتیان وەربگری نەگەتیڤ بێ لەوە باشترە یەک کەیس لە دەست بچێ هەمان وتەیش بۆ هێڵکاری دڵ هەیە من لێرەوە ئەمێ بە هاوڵاتیانی ڕابگەرم تەمەن قسەیەکی زۆر جوانت کرد ئەوەی گرنگە ئێمە بە هاوڵاتیانی بڵێن هەندێک جار هاوڵاتیان لە ئەنجامدانی پشکنینێ بێزارە بن بە بیانووی هەندێک جار بە بیانووی ناڕەحەتی پشکنینەکە وەک ئەو پشکنینی جەنابەت باس کرد CSF ئاوی پشت هەندێک جار بە بیانووی زۆر دووبارە بوونەوەی پشکنینەکە کە پێیان وایە هەر پاک دەرەچێ ئێمەش زۆر جار لە بینینی نەخۆشەکانە وەک جەنابەت ئاگاداری زۆرینەی ئەو کەسانەی کە بە ئازاری مەعیدە ئازاری سنگ تەنگە نەفەسی سڕبوونی شان بێهۆشبوون خێرا لێدانی دڵ ئارەقکردنەوە دێنە نەخۆشخانە بە تایبەتی ئەوانی تەمەنیان لە سەروی 35 ساڵەوەیە ئێمە هێڵکاری دڵیان بۆ ئەنجامین و زۆرینەی کات پاک دەرەچێ بەڵام ئێمە بە دوای یەک دانەیە ئاگەڕین کە پاک نییە وتەیەکەی ئەوەی ئێوە 500 ئەوەی ئێمە هەزارە بەڵێ ئەگەر هەزار تەختیتی دڵ بکەی پاک دەرچێ لەبەر ئەوەی یەک دانە بدۆزیتەوە هێشتا ایشێکی باش ئەمیش هەماشتە بەڵێ وایە زۆر باشە کاکە ئەم نەخۆشیێت تا زووتر تەشخیصی بی بە تایبەت جۆری بەکتریایەکەی تا زووتر تەشخیص بدرێ زووتر دەست بە علاج بکەی ماکەکانی کەمترە مزعفاتی کەمترە یعنی بیرۆکەکە لەوێیە چون تا دواکەوێ احتمالەیە گرفت بۆ مناڵەکە گرفتی داهاتووی بۆ مناڵەکە زیاتر دروست بکات کاک دکتۆر زیاتر ڤایرۆسە یا بەکتریایە یا کەڕووە باز لە کەڕوو شەکرێ خۆی هەموو جۆرەکان هەیە یعنی لە هەموو تەمەنەکانە ڤایرۆسیشی تایە بەکتریاشی تایە کەڕووشی تایە ئەمیباشی تایە هەمووەمانی تایە کەمیکەڵیشی تایە کەمیکەڵ پێوتە کەمیکەڵ مەنجایت بە مادەی غیرە بەکتریای ئەو شتانە مەسەلەن ئەوانی سەرەتانیان هەبێ مەسەلەن بە دەرمانی سەرەتان بخۆن مەسەلەن بۆ هەیە تووشی هین ببن منجایتس ببن بەڵام پێوتە کەمیکەڵ مەنجایتس لە مناڵانە هەموو ڕینەکانی لە هەر تەمەنێکە کۆمەڵێ میکرۆب و هین با بڵێن جاکەین و ئێمە عادەتەن یعنی لە هەر تەمەنێکم مناڵ تا مناڵی کۆرپەی ساوە تا یەک مانگ مەسەن نوێنەی توانی پێیان نەوزات ئەلوانە کۆمەڵێ ئەو میکرۆبانەی کە زیاتر لە کۆندامی هەرس و کۆندامی با بڵێن میز وشتی ئەوانەی دایکام هێنن بەکتریای ئاسایین نۆرمەل فلۆران ممکنە لە مناڵەکە ببێتە هۆی ئەلتهابی پەردەی مێشک لەبەرۆ مەسەن لەو تەمەنە علاجەکەی جۆرێکە لە گەورەترە بێ علاجەکەی جۆرێکی ترە بە گوێرەی ئەو میکرۆبانەی کە ئێمە پێشبینیەکەن کامیانە زۆر باشە کاک دکتۆر ئەمێ بزانم لەوانەیە کۆمەڵە منداڵ هەبێ لە منداڵانی دیکە زیاتر مەترسی توشبوونی ئەم نەخۆشیەی لەسەر بێ کامانە پێویستە زیاتر ئاگاداری خۆیان بن زیاتر ئەگەری توشبوونیان بە نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشکەیە خۆی هەوکردنی پەردەکانێش لەموو مناڵەکە بۆ هەیە ڕوو بدات بەڵام هەندێ مناڵ تەبەنەوانی کە مناعیان کەمترە ئەوانەی کە کۆرپەترن هەرچەندە ئەم هینە ئەم با بڵین ئەم پەتای ئێستا کە بڵاو بۆ تۆ زیاتر چینی ئەوانی مەکتەب زیاترتیا هینە ئەینا خۆی عادەتەن ئەو مناڵانی کە تازە لەدایک بن چونکە پەردەی مێشک و خوێن هینەکێ لە بینیانە پێوتێ بڵێت برین باریار وەکو پەردەیەکێ لە نێوانیانە لەو مناڵ ساوانە ئەوانە دروست نەبوون حتا بۆیە بەکتریای زۆر لاوازیش بۆیە کاریگەری لە سەریان هەبێن هەندێک جار مەسلەوانەی کە ئەو دەرمانانە خۆن کە مناعی لەشیان کەمە کاتووە وەکو جەماعەتی ستیرۆیدەکان ئەوانەی دەرمانی کیمیایی ئەوانی بەڵێ ئەوانەی کە مەسەن دەرمانی کیمیاوی خۆن بەعام هەر ئەوانەی کە مناعی لەشیان کەمترە بنیایی لەشیان هێنترە زایفترە ئەوانە تەبان زیاتر معڕەزن زۆر باشە کاک دکتۆر ناوبڕێکی کورت وەرەگرین و گەڕێنەوە لای جەنابەت خۆشەویستان پاش ناوبڕێکی کورت ئەگەڕێنەوە لاتان
بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد پزیشکی سپۆڕی نەخۆشیەکانی منداڵان بۆ قسەکردن لەبارەی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیەی کە پێی دەوترێ هەوکردنی پەردەکانی مێشک ئەوەی کە ڕێنمایی بەردەوام بڵاوەکرێتەوە کە ئەم نەخۆشیە لە تەشەنەکردنایەوە پێویستە هەمومان ئاگاداری منداڵەکانمان بین. کاک زۆر گەشتنە و جێگەی کە ویستم بپرسم ئایا ئەم نەخۆشیە ماکەکانی چییە؟ واتە ئەگەر ئەم نەخۆشیە دروستە بێ مەترسی تا چەندە؟ ئێوە بە ئەزمموی ڕۆژانەتان لەگەڵ نەخۆشەکانتان ئەوانەی کە تووشی هەوکردنی پەردەکانی مێشک ئەبن ڕزگاربوونیان چەندە؟ مردنیان چەندە؟ طبیعی تا زووتر تەشخیص بدرێن چارسەریان ئاسانترە و ماکەکانیشیان کەمترە بێ گومانیتیانی لە مردن یعنی زۆر دەگمەنە ئەگەر زوو تەشخیص بدرێ مردن زۆر دەگمەنە و ماکەکانیش یعنی ڕێژەیەکی کەم لەوانەیە 10% ئاوا تووشیان دێ لە ماکەکان ببن. ماکەکان بریتین مەسەلەن لە هەندێک تووشی کڕیە بن هەندێک بۆ دەزانی ویستن لەدا هاتووە ممکنە تووشی کوێری ببن بۆ هەیە تووشی گەشتکە بن لەوە دوا گەشتکە لەگەڵیانە بەردەوام بێ هەیەە بۆ هەیە تووشی شەلل دەماغ ببێ بە شەل دەماغ لەگەڵیان هەیەە تووشی بیرکۆڵیە بن کۆگنیتیڤ ینی تووشی بیرکۆڵیە بن بەهۆی ئەم نەخۆشیەوە هەرشیانە حتا پێوت behavioral abnormalities یان حتا لە ڕووی سلوک و هینەوە هەرشیانە بۆیە لە ڕووی سلوک و لە ڕووی هەڵسوکەوت و لە ڕووی هینیشەوە کاریگەری لەسەریان هەبێت. زۆر باشە دکتۆر کەریم هەندێکیشیان ڕژەیەک زۆر کەمیشیان ئەمرن ئەگەر بێت و بەتابێت ئەگەر بێت و لەو نەوە بن کە بەرگری لەشیان کەمە یا زۆر کۆرپەن مەسەلەن یا درەنگ تەشخیص دراوە ئەوانەی تا ئێستا ئەو کەیسانی دەستنیشان کراون لێرە لەم تەشەنەکردنی ئەم دواییە کەسیان هەبووە کە گیانە دەستدا وابزان مردنی تیانە بووە و من خۆم یعنی چەند ساڵە دکتۆر 40 ساڵم تێپەر کرد حاڵاتی پەردەی مێشکم زۆر داخل کردووە زۆرم تەشخیص داوە تا ئێستا یەک کەسم نەمردووە. کەواتە ئەمە لێرەوە وەکو چۆن ئێمە هەواڵەکە بە هاوڵاتیانی بەڕێزەڵێن ئەڵێن نەخۆشی هەوکردنی پەردەکانی مێشک بڵاو بۆتەوە پێویستە ئاگاداری مناڵەکانمان بین. ئەم وتەی کاک دکتۆریش بۆ خۆی ئەمە ئەزمونێکی خۆی باسەکە کە ئەمە مەبەستی لەوە نیە کە بە تەنها خۆی وابووە مەبەستی لەوەیە کە نابەتە من پرسیشم بۆ خستخانی مناڵان بە دکتۆر خالدم پرسی بەڕێز دکتۆر خالد حەمە ساڵە پرسیم بۆ ئەتباری ئەو ئێستا لەوێ و من لەوێ نەماوم دکتۆرم کەیسانەی کە هاتوون تا ئێستا مردنیان تیا بووە و تینە خێر تا ئێستا مردنیان تیانە بووە. کەواتە خۆشبەختانە ئەو نەخۆشانی کە تا ئێستا بەم نەخۆشیە دەستنیشان کراون و داغڵی نەخۆشخانەکان بوون هیچ کەسێکیان گیانی لە دەست نەداوە و هەمویان تا ئێستا باشن و ئینشاءالله کەسیشیان لە داهاتوویە گیان لە دەست نادات. زۆر باشە کاک دکتۆر چارەسەر بۆ ئەم نەخۆشیە چییە؟ داخڵبوونیان تا چەندێکە؟ تاوانم نەخۆشیە بێ داخڵ بکرێ گومانی تیان نییە ئەبێ داخڵ بکرێ بۆ پێویستە تەوان ئەرۆڵا بێ هەم نابێت لە ماڵەوە چارسەر بکرێن ئەبێ داخڵ بکرێن تا فەحسی ئاوی پشتیان بۆ کرێن کە فەحسی ئاوی پشتیان بۆ کرا ئەگەر دەرچوو ڤایرۆسیە جۆری ڤایرۆسەکەش دەزانێ زۆربەی ڤایرۆسەکان خۆزانی چارسەریان نییە خۆی چاکە بێتەوە هەندێکیان مەسەلەن ئەتوانی خاص جەماعەتی هێرپس مەثەلەن هێرپس سمپلێکس تایپ 2 ئەوەی کە لە کۆندامی زاوزەیە هی دایک خاستەن ئەگەر ئەو کاتی کەین بێ کاتی مناڵبوون ئەوەی هەبوو بێ تامێسکەی پێوترێ تامێسکەی دامێن مناڵکە لە دایک بێ احتمال ئەویان علاجی دژە ڤایرۆسێ دێنێ ئەمە بەکتریایەکان ئەبێ علاج وەربگرن بەلایانی کەمەوە لە 10 ڕۆژ بە گوێرەی جۆری زەرعەکە کە دەرەچێت لە 10 ڕۆژەوە بۆ 21 ڕۆژ ئەبێ علاج وەربگرن. هەندی علاجی ترشیان بۆ نووسێ لەگەڵەوەکو دیکادرۆن و ئەو شتانێ بۆ 2 ڕۆژێک ئاوها کەواتە هەموو نەخۆشەکان پێویستە داخڵ بکرێن بە نەخۆشخانە ئەم لە بەرەوەی چارەسەرەکەیان وا باشترە هەم لەوانەیە بەهۆی توژنەکردنی مناڵی وەخاستە نەگەر ئاوا لەم حاڵەتی وا کە بڵاو بۆتەوە تەبەن داخڵ بنیان باشترە کەواتە ئارێ بێ داخڵ بن سوکە کەرەنتینەیەکە بۆیشیان نەبێ داخل ئارێ بێ داخڵ بن
زۆر باشە کاک دکتۆر کەواتە گرنگترین شت ئەوەندەی تا ئێستا تێگەشتین ئەوەیە کە ئەو نیشانانی کە جەنابەت باست کرد لەم کاتی ئێستاە مەرج نییە لە کاتی ئاساییە لەم کاتی ئێستای باشتر وایە هەر کەسێک هەستی کرد منداڵەکەی و نیشانانەی هەیە خێرا بەبێ دواکەوتن پیشانی پزیشکی بدا نەبادا ئەگەر ئەو نەخۆشیە بێ وەک جەنابەت فەرمووت زووتر دەستنیشانی بکەن زووتر چارەسەرە بێ گرفتەکانی کەمترە بێ و ئەگەری ڕزگاربوونی زیاترە بێ زۆر باشە کاک دکتۆر ئەگەر پێمان بڵێ ئێستا دایکان و باوکان کە گوێبیستی بەرنامەکەی جەنابەتن منداڵەکەیان تووشی نەخۆشیەکە نەبووە چی بکەن چی لەسەر ئەوانە چیان لەدەست دێ کە زیاتر دڵنیابن مناڵەکانیان پارێزراوە لەم نەخۆشیە وڵی خۆ ئێستا بە دوای مەکتەبە کرێتەوە ئەمان کێشەیە کە ڕاستەکەی کێشەیە کە ئایا یعنی ئایا مەکتەب بکرێتەوە نەکرێتەوە حەقە وزارەت پەروەردە لەگەڵ وزارەت تەندروستیە هینێک کێمە بکەن یان تاوتوی مەسلەیە بکەن ئەگەر مەکتەب کەمێ دوا بخرێلەوە باشترە کە ئێستا وەکو پێم وتی یان مەکتەبیش نییە و ئەو ڕێژە زۆرە بڵاو بۆتەوە ئەیسبێن ئەگەر مەکتەبی بێ تێکەڵ یەکتر بن تێکڵای ڕووبدا چی نەبێ ئەمە خاڵێک تر تەوانە وەرزە کەمێک ئاڵوگۆڕی زۆر تیا ڕوەدا ڕۆژێ گەرمە ڕۆژێ ساردە و بارانە پاراستی مناڵەکانیان لە دوو هەواکەوتن ئەم چلورە ملورە و جۆرشتانی کابنە هۆی هەوکردنی قورگ و ئەوانە چونکە زۆرێک لەم بەکتریانە خۆیان لە ئەسڵا لە قورگی ئینسانە هەن بۆی هەیە بە هەوکردنی قورگ و مەسەوانە میکرۆبەکە بچێتە خوێنەوە و دوای بچێتە پەردەی مێشک باشتر وایە دوورکەونەوە مناڵەکان لە شتی سارد و لە چلورە و لە بەستنی و ئەو جۆرەشتانە وەکوتم لە دووهەوە لەو شتانە بیان پارێزن خۆراکی باش تەوان زەرورە بۆ مناڵ ئەتر هەر کەسێک هەستی کرد مناڵەکەی ئاوانە خۆشە مەکتەب بە تایبەت ئیدارەی مەکتەبەکان ئەگەر هەستیان کرد مناڵک نەخۆشە بینێرنە ماڵەوە داوا لە کەسوکاری پەن ینی با بڵێن مراجعی سەردانی پزیشکی پسوەری پێ بکەن بۆی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە زۆر باشە بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد پزیشکی سپۆڕی منداڵان زۆر سپاس بۆم بەرنامەیە لەگەڵمان بووین سپاس بێوەش لەشتان ساغ خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان بە کۆتا گەشت بەو هیوایی کە هەمووتان پارێزراو بن و منداڵە جوانەکانتان لەم نەخۆشەی کە بڵاو بووتەوە پارێزراو بن تا بەرنامەیەکی دیکە تەندروست